میوانی دواترمان بەڕێز هاوڕێبەیانی زەندیە. هاوڕێبەیانم کاتت باش، سڵاو لێبێ. سڵاو ڕێزم هەست بۆ ئێوە بۆ بینەرانی ئەم بەرنامەیە. هاوڕێبەیان ئاگاداری کە مانگرتنەکە بە سەرنجام گەیشت، ڕۆژێکی شکۆدار لە جوڵانەوەی خەڵکی کوردستان. هەموو کەسیش پێ وایە ئەم ناڕەزایەتیانە و ئەم مانگرتنانە درێژەی شۆڕشی ژنجیان ئازادیە. حەزەکەم زانم لەم ناڕەزایەتیانەی دوایی لە بەفرانباری 1404 ڕۆڵی ژنان چۆن هەڵەسەنگێنی. بەڵێ، پێش هەموو شتێ من پیرۆزبایی لە خەڵکی کوردستان ئەەکەم بۆ ئەم دەستکەوتە گەورە بە کارنامەی مبارزاتی خۆیانەوە زیاد کرد. بەڵێ، ئەم شۆڕشە کە بەردەوامە جەرەقەی شۆڕشی ژن ژیان ئازادیە. بەڵێ، ئەمڕۆ کوردستان جارێکی تر بە کۆماری ئیسلامی ناوتەوە و بەڕاستی جێگەی شانازیە بۆ خەڵکی کوردستان. من هەر لێرەوە دەستخۆشییان لێەکەم و لە دوورەوە دەستەکانیان بە گەرمی دەگوشم. بەڕاستی کوردستان ساڵهای ساڵە دژ بە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی خەباتی کردووە و کۆڵی نەداوە و ئەمە بەڕاستی گەورەترین دەستکەوتە. هەروە کە ئەزانن ڕۆڵی ژنان ساڵهای ساڵە لە دژی کۆماری ئیسلامی ڕۆڵێکی بەرجەستەیان بووە، بە تایبەت لە دوای شۆڕشی ژینا تا بە ئەمڕۆ ژنان نەقشێکی بەرجەستەیان بووە و بۆ حەق و حقوقی خۆیان و بۆ حەقە زەوتکراوەکانیان خەباتیان کردووە و لە کناری هەموو پیاواندا بە شانازیەوە لە ئەرسەی خەباتا بوون. هەروە کە ئەزانین لە چەند ڕۆژی ئەخیرا کە ئێمە شاهد بوون لە ڕەسانەکانە، زۆرێک لە ژنان لەسەر شەقامەکان بوون دووبارە و بۆ ئەوەی کە بەڕاستی ساڵهای ساڵە هانە ژێر زەخت و بشارە لەلایەن ئەم سیستمە دەڕەندە و کە هەر ڕۆژە نەقسی حقوقی بەشەر ئەکا و بەڕاستی ئەگەر ئێمە بین و لە 1 دقیقە یا لە 10 دقیقە دانیشین باسی خەبات و مبارزاتی ژنانکەین کاتی زۆر ئەوێ و بەڕاستی جێگەی شانازیە کە ئێمە لەم ئێعترازاتە کە ئەم چەند ڕۆژە دووبارە گەشەی کردووەتەوە ئێمە ڕۆڵی ژنانمان بینیوە و ژنان هەر ئێستا لەسەر شەقامەکانن. من هەر لەم چەند ڕۆژەدا لە تەک زۆر لە ژنانە قسم کردووە بە تایبەت لە شاری سنا و هەموویان وتویانە خۆزگای جارێکی تر خەڵک فرێتر بەهاتایتە سەر شەقامەکان و ئەم جارە هەمومان پێکەوە ئەم سیستمە درەندەمانە بڕوخانایوە بە ئازادی و بە مافەس سەرتاییەکانی خۆمان بگەیایتین. بەڵێ بەڕاستی ئەمڕۆ کوردستان جارێکی تر بە شانازیەوە دەستکەوتێکی گەورەی کەسب کرد و بەڕاستی جێگەی خۆشحاڵیە و هەروە کە ئەزانین ئێمە لە ڤیدۆکانە ژنان بەڕاستی نەقشێکی زۆر گرنگ و گەورەیان هەست لە ئێعترازاتە لەم ساڵهای ئەخیرەوە. ئێران کە بە ڤیدۆ هەواڵ بەدەست تەلەڤیزیۆنی گەیشتەوە یا لە میدیاکانی تریشەوە بڵاوبوونەتەوە لە زۆربەی شارەکان لە تاران، لە بەندەر عەباس، لە مەشهەد، لە نەیشابوور، تەنانەت لە قوروە لە شارە بچووکەکانی کوردستان ژنان لەسەر شەقامەکان ماونەتەوە، حیجابی ئیجباریان فڕێداوە، دروشمی دژی دەسەڵات و نابۆ کۆماری ئیسلامی و مەرگونەمان بۆ خامنەی ئەڵێنەوە. پێت وایە بەشداری گەرموگوڕی ژنان لەم شۆڕەشەدا دەتوانێت هاوسەنگی هێز بە قازانجی خەڵک و کۆمەڵانی خەڵک گۆڕێ؟ حضوری بەرجەستەتری ژنانەینا هێشتا بە قەولی خۆتان وتان ژنان پێشەنگن لە ئەم شۆڕەشەدا هەروەکو شۆڕەشی ژنجیان ئازادی. هاوڕێ ئەنوەر، قەتعاً بەشداری ژنان بە باوەڕی من زۆر گرنگە لەم سەردەمەدا کە کۆماری ئیسلامی حتا بە مناڵێکی 14 ساڵە 13 ساڵە ڕەحم ناکە ئەیکوژێ. ئێمە شاهد بووین کە کۆماری ئیسلامی
ڕەحم حتا بە مناڵ ناکار خۆ قەتعەن وەختێ ژن و پیاک پێکەوە بێنە سەر شقامەکان و لە دژی ئەو دیکتاتۆریە خەبات ئەەکەن و دەنگی خۆیان هەڵەبڕن معلومە کە تەسیری هەیە. ئێمە هەروە کە ئەزانین ژنان نیوێ لە کۆمەلگای بەشەرین و هەروە کە ئەزانین ژنان ساڵهای ساڵە هانە ژێر زەخت و گوشارە لەلایەن سیستم و هەروەها قوانینە دژەژنەکانی کۆماری ئیسلامیەوە. هەروە کە ئەزانن ژن لە ناو سیستمی کۆماری ئیسلامیە هیچ حقوقێکی نییە. بۆیە بەڵێ ژنان حتمەن لەسەر شقامەکان و لەسەر شقامەکانیش حاضر ئەبن و داوای ڕوخاندنی ڕژیمی کۆماری ئیسلامی ئەگەن. هەروە کە ئەزانین ئێمە ساڵهای ساڵە زۆر ژنانمان دیوە کە ئێستا لە زیندانەکانن لە هانە ناو سیاچاڵەکانی کۆماری ئیسلامیە. زۆرێک لە ژنان لەسەر شقامەکانن، زۆرێک لە ژنان گیانیان بەخت کردووە و هەروەها ئەبینی زۆرێک لە ژنان لەلایەن بنەماڵەکانەوە کە بەڕاستی هانەژێر زەخت و گوشاری خانەوادەکانە کە پەیڕەوی لەو سیستمە ئەکەن بەداخەوە و بەڵێ قەتعەن ژنان وەختێ تێنە سەر شقامەکان و لە کناری پیاواندا وەختی خەباتەکەن قەتعەن گرینگە و تەسیریشی هەیە بۆ ڕوخاندنی سیستمێکی درەندە وەکو کۆماری ئیسلامی. زۆر سپاس هاوڕێ بەیانی زەندی ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی ئێران. سپاس بۆی کە لەم بەرنامە لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ ئێوە.